لا تۆری دومی بەرنامەی بینی باش کوردستان لە بەرگەی تەندروستیمان بۆی ئامادە کردو باز لە منداڵی نەبەکان دەکەین بابزانین سەرتا منداڵی نەبەکان چه هۆکاران چین کەوا دەکات منداڵێک نەبەکان بێت لە هەمان کاتدا پێشوەختە لە دایبوون چەندێکە خۆی تەمەنەکە چەندێک گونجاوە بۆ منە چەندێک بەسەریدا تێپەڕێت ئەو کاتە منداڵەکە لە دایک بێ بێگومان ئەمە گفتوگۆی زیاتری ئەم بابەت دەکەین کامڕۆ میوانداری دکتۆرە ڤیان سعدیمان کردو پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و منداڵ و مشکێک ڕاستەخۆ لە ستۆدیۆ ئەمە دەیبانی باش دکتۆرە خێر بێ بەخێراتی دکتۆرەگەن سپاس ئاسەخان با سەرتا باسێک لە منداڵی نەبەکان بکەین لە هەمان کات ئەو هۆکارانە چین کەوا دەکات منداڵێک نەبەکان بێت خۆی مناڵی نەبەکان یعنی ئەو کۆرپەلانی کە لە دوای 20 هەفتە لە ناو سکی دایکیانە و پێش 37 هەفتە لە دایکە بن یعنی لە بینی لە 20 بچووکتر ئەو لە بارچوونە لە دوای 20 کە لە دایک بێت تاوەکو 37 پێڵن مناڵی نەبەکان بەڵام بەنسبەت ئەو هۆکارانی کە دروستی ئەکات لاوانەیە هەندێک جار بێسەبەب بێ هەندێک جار لاوانەیە علاقی بۆ ماوەی بێت جەنێتیک مەسەلەن عایلێک لاوانەیە ئەوان زۆر تیاڕوبە بەس ئەمە فاکتەرێکی زۆر بەقوت نییە دووهەم هەچ خەلەلێکە لە ڕەحما خۆی هەبێ بۆ نمونە ڕەحمەکە ملی ڕەحم شل بێت یاخود ڕەحمەکە دوو فاق بێت واتە لە جیاتی یەک ژووری گەوری ڕاکوپێک دوو ژووری بچکۆلێ لەو ژوورەیە کە دروست ئەبێ ناتوانێت بە تەواتی بکشێ هەندێک جارە بێ بەهۆی لە بارچوون هەندێک جارە بێ بەهۆی مناڵی ناوەختە هۆکارێکی کە ئەوە لە هەمووی زیاتر باوە ئەویش بوونی ئلتیهاب ئیتر ئلتیهاب لە میزەڵانە بێ یاخود لە ڕەحما بێ یان دایکەکە خۆی تووشی ئلتیهابێت بێ بۆ نمونە تووشی پەتایەکە بێ باشترین نمونەش ئەم فترێکە کۆڕۆنا هەبوو زۆربەی ئەوانەی کە کۆڕۆنایان نەگرت بەهۆی ئەو ئلتیهابەکە لە جسمیانە بەهۆی ئەو لەرز و تایکە هەیەە ئەو بەهۆی ئەوەی کە مناڵی پێشوەختیان بێ هۆکاری تر ئەوەیە کە ڕەحم قورس بێت یعنی لە حەدی خۆی طبیعی زیاتر بکشێت کە توانای نییە ئەبێ بەهۆی ئەوەی کە مناڵەکە پێشوەخت لە دایک بێ بۆ نمونە ئەوانەی کە ئاویان زۆرە ئاوی دەوری مناڵەکە زۆرە بۆ نمونە لە ئەوانەی کە شەکریان هەیە یان بە هەچ سەبەبێکی کە ئاوی دەوری مناڵەکە زۆر بێ لە بەرەوەی ڕەحمەکە لەوە زیاتر ناتوانێت بکشێت بە بۆ مناڵی پێشوەختە یاخود مناڵی دوانە و سیانە چکە جێگیان لەوە زیاتر نابێتەوە یاخود ڕەحم بۆ نمونە مناڵەکە تەشەوهێکی هەیە مەسەلەن شتێکی پارچێکی لەگەڵا یاخود تەشتێکیانە عادەتەن زووتر لە دایکە بن هەروەها هۆکاری تر حاڵەتی سایکۆلۆجی بۆ نمونە یەکێکی زۆر خۆشەویستی ئەمرێ سەڵمێکی زۆر کتوپڕۆئایە بۆ نمونی ئانشمان دیوە ئەمان بێ بەهۆی مناڵی پێشوەختی ببێ یاخود هەندێ نەخۆشی تر بۆ نمونەوەکوتم شەکرا ئەمە وا ئەکات کە مناڵک ئێکەکە پێشوەخت مناڵی ببێ زۆر باشە دکتۆرە چی نیشانەیەکێ بەدایک بڵێ کە تۆ پێشوەخت منداڵەکەت لە دایکە بێت لە ماوەی دووگیانیدا هیچ نیشانەیەکێ هەروەها پێش ماوەی دووگیانیش ئەو نیشانانی کە خۆی هەستی پێش دووگیانی بڕواناکەم نەخێر بەس لە کاتی کە خۆی دووگیانە فاکتەرەکان هەیە بەس وەکو خۆی هەستی پێ بکە نیشانەکانی پێشوەخت بوون ئازارە ئازاری ڕەحم بێت یعنی عادەتەن ئازاری بەشی خوارەوەی سکێ بێت یا تونبوونێک لەو مامتیقا یاخود هەست ئەکا شلەیەک یەتە خوارەوەکە مەر سەراوەکێتی لاوانەیە کون بوو بێکە سەرا کون بوو عادەتەن بێ بە ئیلتیهاب بوو ئەبێ بە مناڵی پێشوەختە یاخود خوێنی هەیە چکێکێک لە فاکتەرەکان کە باسم نەکرد کە واکە مناڵی پێشوەختە بێت ئەگەر هاتوو هاوڕێ مناڵی جگەکەی باش نەبێ بوون من لە بەشی خوارەوەی ڕەحم زەرع بۆمە بە وەسیترین شت ئەبێ بەهۆی کە و دایکەم پێشوەخت مناڵی بێ اینجا ئەگەر خوێنی هەبێت ئەوەی کە کلوانی کە ئەگەری هەیە پێشوەخت مناڵی بێ یا ئازاریە بێ یا ئەو شلەی کە لە ناولەشەوەیەت ڕەنگەکەی گۆڕابێ یاخود زیاکە ئەمانە نیشانن باڵە دکتۆر تۆ ئاماژە بۆ کرد کە ئەوانەی شەکریان هەیە زەختیان هەیە دەک بابەتی دیکە ئەوانەی کە بەردەوام من بوومە منداڵیان دەبێت لە کاتی کە خۆیان نەخۆشی درێژخانیان هەیە چارەسەری باردەوام وەردەگرن دەکرێت بڵێن ئەوان هەمیشە لە هێزەریان دامنێن منداڵک منە بەکام دەرەچێت ئەگەر بێت و بەردەوام لەم چارەسەریانە نانا ئەوانی کە شەکریان هەیە ئەگەر بێت و بەڕێکوپێکی چارەسەر بکرێن و کۆنتترۆل بکرێت چکە ئەو کاتە ئاوی دەوری مناڵەکە زۆر لە طبیعی زیاتر نابێ و لاوانێ زۆر بەڕێکوپێکی بگاتە ماعیدی خۆی
دکتۆرە پێش ئەوە بۆ نمونە هەندێک خانم هەیەڵێ من بەهۆی ئەوەی کیسم هەیە سووری مانگانم دواکەوێ بۆی ئەوەی ئیلتیهابم هەیە سووری مانگانم دواکەوێ ئەکری ئەمە نیشانەیەک بێ پێش دووگیان بوون کە ئەم خانمە بزانە کاتێک دووگیان ئەبێ ئەگەری هەیە کە مناڵەکەی پێش وەخت لەدایک بێت هیچ پەیوەندیەکی نییە نەخێر نەخێر باشە دکتۆرا بۆ نمونە هەندێک بابەتی دیکە هەیە بۆ منە ئەوانەی کە دووگیانم بەتایبەت دەکرێت بڵین بەشێکی زۆر لە خانمانی خۆمان پەنەی بۆ دەبن ئەڵێ من لە بەرەوەی دووگیانم وەرزش ئەنجام نایە مامەڵەی زۆر ناکە جوڵە زۆر ناکە بەردەوام خواردن ئەخوات ئەمانە گرفتن یاخود ئەمانە شتێکی نۆرماڵ و تبعیە لەو کاتانی کە خانمێک دووگیانە بێت خۆی دووگیانی شتێکی فیزیۆلۆجیە نەخۆشی نییە لەبەرەوە ئەبێ ئەفرەت ینی ژیانی خۆی چۆن ئەژی بە ئاسایی زۆر بە ئاسایی بژی بە عکسۆ بێ ئاکتیڤ بێت ئەبێت جۆڵەی هەبێت چونکە ژن لە کاتی دووگیانە حاڵەتی خوێنمین زیاکە یان هەموو ئینسانێکی طبیعی نەک ئەوانەی کە تەنها نەخۆشی خوێنمینیان هەیە بۆیە نەجوڵان و زۆرمانەوە لە جێگەیە و تەمەڵی شتێکی باش نییە و ئەمە واناکات بڵە مەڵا ڕێگریەکە لە مناڵی پێشوەختە نەخێرانی کە دایکێک دووگیان بوومانیاو نێواز لە ئیشی ماڵەکەی بێنێ یاخود واز لە ئیشی یانێکت ئیشی دەرەوەی هەبێ یاخود نەوێرە سواری سیارە بێت یان بەس بازی ئیشی قورس کە تایبەتە بە ژنی حاملانی شتی قورس هەڵگرتن کامە تەسیرەیە لەسەر وێڵاش و توخان و خاصە تووشی نزیفی وەڵاش بێ ئەمانە تەسیرێکینا باکسەوە حتا ئێمە زۆر ئامۆژگەردێکەکانەکەین کە خولی وەرزشی وەرگرن تایبەتی خوان هەیە بۆی بعضی حرەکە هەیە یارمەتیان ئەیە لەو سەر بە ئاسانی ئاسانتر مناڵەکان بێ باشە کەواتە ڕێگریەکان چین کە هەم لەلایەن ئێوە هەم دایکانیش دەتوانن بگرنەبەر بۆی منداڵێکیان لە پێشوەختدا لە دایک نەبێت خۆی بۆ نمونە ئەگەر دایکەکە پێشوەخت مناڵی تری بوو بێت کە وەژێکێک لە فاکتەرەکانە کوتم بۆ ینی بۆ ماوەی یاخود هسترێوی هەبێت کە پێشوەخت مناڵێکی تری پێشوەخت بوو بێت ئەبێ ئەوە بە پزیشکەکەی بڵێت ئەبێ بە بەرچاو بگیرێت کە لەوانێ ئەم جارش ئەو شتا ڕووبات کە چارەسەری هەیە و ئەتوانێت سەوەکەی بزاکرد بزانێت چیە ڕێگری لە بکرێ هەروەها بۆ نمونە ئەوەی کە نەخۆشی هەیە بەڕێکبێکی کۆنتترۆل بکرێ یاخود ئەوانەی کە ئیلتیهابیان هەیە یان ئەگەری ئەوان هەبێکە یەکەم جار تووشی ئیلتیهاب بێتن پێش وەخت فحسەکرێ و ئەگەر هاتوو چکەلانە ئیلتیهابەکەی بەبێوی دایکەکە بیزانە یان ئیلتیهابی میزەڵانی هەبێ بەبێوی هەستی پێ بکە ئیلتیهابی داوێنی هەبێ بەبێوی هەستی پێ بکە لەبەرەوە ئیشی پزیشکەکەیەتی کە ئەو فەحسانەی بۆ بکات پێش وەخت بۆی ئەو شتە ڕوونایەتەوە بەڵێ کاتە دکتۆرە گرفتەکانی منداڵی نەبەکام چییە؟ من هەندێک بازەوە دەکەن منداڵەکە ناتوانێت وەک منداڵێک ئاسایی شیر بخوات یاخود کێشەی هەناسەی هەیە کاتم دەمێت باس لە گرفتەکانی منداڵی نەبەکام بکەین خۆی مناڵی نەبەکام گرفتیان زۆرە هەتا وەکم ڕۆژێکیش زووتر لە دایک بێت گرفتەکانی زیاتر ئەبێت یعنی هەتا هەفتەیە کەمتر بێ گرفتەکان زیاترە بێ گرفتەکان چیەکە ئەو مناڵە لە دایکە بێ وەزنی کەمترە لە طبیعی کامە لانێ زەرەر بێ بۆ مناڵەکە مانایەوەیە کە مناڵی بچووک خەتەرا چکە هەندێک جار مناڵ بە کامڕێکە لە دایکە بێت تۆزە خەپەنیە دایکەکەی زۆری پێ ناخۆشە و خەفەتەخوازانێت سەحەتی تەواوێ نەخێر لە 2 کیلۆنی و بەرەژوور لە مناڵێکی کامڵە عیبی نییە بەڵام مناڵی ناوەختە وەزنیان زۆر لەوە کەمترە بێ دووهەم لەوانەیە کە زیاترین ئەوەی کە کێشی بە دروستەکە هەناسەی مناڵەکەیە ناتوانێت هەناسە با و ئۆکسسیجینی تاو ناتوانێت وەرگێت کە ئەمەش لانێت بەبەوەی ئەوەی مشکلی تری بۆ دروستکە بۆ نمونە تووشی شەلل دەماغ بێ خوا نەخواسە یاخۆ تووشی مشکلەی بینین بێ هەندێک جار لەوانەیە دوور بێ کوێر بێ مناڵەکە یاخود تووشی ئیلتیهابات بێت و بمرێ دوای ئەوە لانێ هەندێک شتی کەش ڕووبات کە پسپۆڕی مناڵ زیاتر شارەزایەتی بەز بە شێوەیەکی گشتی کێشیان زۆرە مناڵی نەبەکەم کە لە دایکە بن بەڵام مەرج نییە هەموو مناڵێکی نەبەکەم ئیلا تووشی ئەمە ئاکامە خراپانە بێت وەکوتم هەتا هەفتەی گەورەتر بێ باشترە و چارەس ینی بە شێوەیەکی ڕێکوپێک چارەسەر کرێ ئەگەری ئەم شتانی کەمترە باشە ئەمە بەگشتی لەسەر مناڵەکە مناڵبوونی پێشوەختە هیچ کاریگەریەک لەسەر دایک دروست دەکات؟ نەخێر وەکو سەحەتی خۆی هیچ زەرری نییە بەڵام یان هەروکو هەم مناڵبوونێکی ترە بەعکسەوە بۆ نمونە ئەوانەی کە شەکریان هەیە و زەختیان هەیە خاستان زەخت کە پێشوەخت لە دایکێ کە بێت دایکەکە خەتەریاتی لەسەر لاجێ بەڵام بۆ مناڵەکە کێشەیە ئەینا بۆ دایکەکە فەرقی نییە نەخێر
بەڵێ ئەی سەبارەت بۆی کار لەگەڵەوەی کە نەخۆشی درێژخانی هەیە بەڵام دایکەکە تەمەنێکی هەیە دەکرێت تەمەنی دایکەکە بۆ منە بەرەوسەرەوە و منداڵی دەبێت ئەمە بێتە هۆکارێک بۆی کە منداڵێکی نەبەکەم خاتەوە. بەڵێ ئەو دایکانی کە زۆر مناڵن ئەو دایکانی کە تەمەنیان زیاترە هەردووچان ئەو دوو حاڵەتە ئەگەریان زۆرەکە مناڵی پێشوەختیان بێ یاخود ئەوانەی کە بینی مناڵێک و مناڵێکیان لە ساڵێک کەمترە یان زۆری فەرقە زۆر بۆ نمونە لە 4 ساڵ و 5 ساڵ زیاتر بێت ئەوانە ئەگەریان زیاترەکە مناڵی پێشوەختیان بێ. ئەچی حاڵەتێکەیە بە کتوپەڕ ئێوە ناچارن کە منداڵەکە لە پێشوەختەی خۆی بهێننە دنیاوە. ینی ئەگەر خۆی هیچ مشکلی نەبێ لەبەر سەحەتی مناڵەکە یان لەبەر سەحەڵتی دایکەکە بۆ نمونە ئەو دایکە زەختەکەی زۆر بەرسە و ترسی گەشتەی هەیە و مەجبوری بۆ ڕزگارکردنی ژیانی دایکەکە ژیانی منداڵەکە ئەخرێتە تەرازوە ئەوە ئایا ئەم مناڵە لەم تەمەنە دەری هێنی چەنێ ئەگەری هەیە ئەگەر دەری نەهێنێ ئەم دایکە چەنێ خەتەرێتێ و خوانە خوازە ترسی مردنی هەیە بۆ دایکەکە ئەوە لەلایەکەوە چکە دەیمە یەکەم شت دایک لە پێشە ئەنجا کۆرپەلەکە ئێمە وەکو پزیشک هەردووچیانمان بەڵاومەیمە بەڵام تەرازۆکە دایکەکە قورسترە دایمە چکە ئەگەر بێت و دایکەکە خوانە خواستە تووشی مشکلە بێ و یان ئەگەری مردنی هەبێ لە هەر دایکە مناڵەکەش خۆ هەرەمرێ ئەی بۆ ئەکییان نەجات نەیرێ هیچ نەبێم ئەمە یەک دووهەم یا ئەگەر هاتوو نەزیف هەیە لە پشتی وێڵاشەکە و ئەزانی مناڵەکە لە ماوەیەکی کەمە ئەمرێ مەجبوری ئەگەر ناکامڵیشە دەرهێنرێ چکە دەرهێنرێ ئەگەری مانی هەیە بەس لە ناوسکی دایکەکە هەرەمرێ یاخود مناڵەکە خوێنی بەباشی بۆ ناڕوە کامش هەر ترسی ئەوەی هەیە بمرێ لە مەجبوری ئەو کاتانی پێشوەخت دەربهێنرێ بەس تەمانەمە هەمووی ئەبێ لەگەڵ دایکەکەیەک لا بکرێتەوە لەگەڵ خێزانەکە کە دەرهێنانی ئەمەیە خەتەریاتەکەی و دەرهێنانیشی ئەمەیە خەتەریاتەکەی. بەڵێ دوکتۆرە ئێوە کۆ پسپۆڕی ژنان و منداڵبوون نەخۆشیەکانی ژنان و منداڵبوون مێت ئەو قسە باوەیە دروستەکەی بشێکی زانستی لە زاری ئێوە بیستین بۆ مناڵێت منداڵەکەم لە حومانگی بێت ئەوە ئەژید دروستە بەڵام ئەگەر بێت و لە هەشمانگی بێت ئەوە ناژی منداڵەکە ئەمرێت ئەمە چۆناییە ئەمە زانستیان قسەیەکە نەنا هیچ زانستی نییە بەعکسەوە وەکوتم مناڵەکە تا هەفتەی زیاتر بە فەرقی هەیە یعنی هەفتێک لە ناوسکی دایکە بێت باشترۆک لەوەی 2 هەفتە لە خودەج بێت لەبەر ئەوە ئەوشتە ڕاست نییە چکە ئێمە جەندێ جار دایکەکە بۆ نمونەژانی هەیە یان سەراوی تەقی و ئەی هێڵینەوە 2-3 ڕۆژ بۆی استفادە لەو دەرزی سنگی مناڵەکە بکە یاخود ئەمانەوە هەرچۆنێ بە عیلاج ئەم ژانی بۆستەندرێ و هەفتەیەک زیاتر بخانێ 2 هەفتە زیاتر بخانێ ئەمە لە برەوەی کە هەتا وەکم لە ناوسکی دایکی بمێنێتەوە فەرقی هەیە یعنی مناڵێکی 32 هەفتە سەحەتی لە 30 هەفتە باشترە 33 هەفتە لە 32 هەفتەیەک باشترە. زۆر باشانێک جا ینی هەم گوێبیستی ئەوە بوون ئەوشمان بینیوەکە دایکان لە 6 مانگیدا مناڵیانە بێت ئەم حاڵەتە چۆنە ینی ئەم حاڵەتە دروستە مناڵەکە دایکەکە چیان لێ بەسەریەت وەکوتم دایکەکە وەکو هەموو مناڵبوونێشکە بەس تەبعانە خۆتە زانێمە حاڵەتی نەفسی دایکەکە و خێزانەکەش زۆر هیلاکە کاچکە مناڵەکە ئەچێتە خودەج و ئەکەوێتە ژێر یعنی چاودێریکی وردەوە و نازانی چی ڕۆایە بەڵام بەنسبەت مناڵەکە بەڵێ لە 2 هەفتەوە مناڵبوون پێڵەن مناڵبوون بەڵام مناڵی 6 مانگ چووکترە زۆر لە 7 و 8 لەبەرەوە خەتەریاتیان زیاترە و ئەگەریمانیشان کەمترە. بەڵێ دکتۆرە بۆ منە کە منداڵێک نەبەکان بوو ڕاستەخۆ ئەتوانرێت دایک و باوکی منداڵەکە بەرنەوە یاخود پێویستە مودێک لە ژێر چاودێریە بمێنێتەوە ئێوە پزیشکان بڕیاردەن کە ئەو منداڵە پێویستەکە ببرێتەوە. ئەو پزیشکی مناڵان بڕیار ئەیات کە مناڵەکە خۆی بتوانێت هەناسە باو شیر بخوا و شیرەکە ینی نەهێنێتەوە و بتوانێت ینی ئاتیادی هەناسە و شیری باش بێت ئەوان ئیزنیێن. زۆر باشە پێشوەختیانی لە فاکتەرەکان بۆ دروستبوونی ئەم حاڵەتە باس لە بابەتی ئێلتیهاب و هەندێک بابەتی تر کرد کەواتە خانمان لە ماوەی دووگانیدا چۆن بتوان خۆیان بپارێزن لە حاڵەتێکە بمنە تووشی ئێلتیهاب ببن ناچار بن مناڵەکەیان پێشوەخت لەدایک بێت تووشی گرفتێکی تر بن بۆ منە زەختە شەکرێ بووی هەم بۆ تەندروستی خوانە بۆ تەندروستی مناڵەکەشیان مەترسیەکی وایەن لەسەر دروست نەبێت. خۆی باشترین شت ئەوەیە دایک لەژێر چاودێریە بێت
مەرجنی ئیلا هەر بچێتە عیادە و شوێنی گران و پارێکی زۆر سەرفکە گرنگ ئەوەیە ماگانە خۆی لە هەموو مەرکەزە سەحەکانی سلێمانیا چاودێری دووگیانی هەیە کە ئەتوانێت لەوێ سەردانکە هەموو جارێ فحسی خوێنیان بکەن فحسی میزیان بکەن فحسی شەکرە و زەختیشیان بکەن ئەگەر هەشتێکی خراپ هەبێ هەشتێکی ناتەبیعی هەبێ بیانوتر و کارتە پسپۆڕ ئەیان بینێ لەبەر ئەوە دایک خۆی بێبەش نەکا لەو چاودێریە باشترین شتە چکە بڵانێ وەکوتم ئیلتیابی میزەڵانی هەبێت نیزانێت لە فحسەکای دارەکە کە ئەبێ چارەسەرکرێ لە ژنی حاملەیە ئەگە نیشانەکانیشی نەبێ ئەبێ چارەسەرکرێت چکە ترسی مناڵی نەبەکانی هەیە. بەڵێ سەبارەت بەر هەر ئەم بابەتە بۆ نەکێشی لەشی دایک زۆر بێت بە هۆکارێک دادنرێت بۆ دایکانی کە زۆر قەڵەوەن ئەگەری ئەوان زیاترەکە مناڵی پێشوەختیان بێ. باشە دکتۆرە بۆ نمونە دایکێک منداڵێکی دەبێت نەباکام لە دایک دەبێت بۆ منداڵی داهاتوو مەترسیەکان چییە لەسەر منداڵەکە ینی ئەگەری هەیە کە دایکێک منداڵێکی نەبەکامی هەبێت دووەم دانش و سێم دانش بەڵێ ئەوانەی کە مناڵەیەکیان نەبەکام بێت ئەبێ دەیمە کەسکیکی کرد یاخود پێش وەخت پێشویستکێکی کە بکات ئەبێ ڕێنمای لە دکتۆرەکی وەرگێت کە ئایا چی بکات پێشویستی بێت بە ئەو حاڵەتە دووبارە نەبێتەوە. بەڵێ دکتۆرە بابینە سەر بابەتێکی گرنگ ئەوش خۆراکە بزانین کە خانمێک دووگیان دەبێت خۆراک کە تەندروستەکان کامانان یاخۆت کە دەزانێت منداڵەکە بشێکی نەبەکانی خود پێش وەختێ پێویستە لە دوای خۆراکەکانی چۆن بێت. خۆی خواردنی تەندروست بە شێوەیەکی گشتی بۆ دایکی دووگیان ئەوەیە کە شیرینی و چەوری زۆر نەبێت بە تایبەتی شیرینی و کاربۆهیدرات یعنی خۆی بە دوورکە لە شەکری سپی و لە برنج و نان و ئانی کە کاربۆهیدراتیان زۆرە بەشێکی کەم برنج و نان بخوا هەروەها محاولە کات ئەو خواردنانی کە ڤیتامینەکانی زیاترتیایە بخوان نەک ئەوانی کە کاربۆهیدراتی زیاترتیایە یعنی ئەتوانێت میوە بخوا ئەتوانێت سەوزە بخوا خاستان سەوزەی کوڵاو نەک سەوزەی نەکوڵاو چکە سەوزەی نەکوڵاو ترسیەوەی خوان خاصە میکرۆبیتیا بێت کە بە تەواوەتی دەرنەچوو بێت لەو سەوزە بۆ ئەو ببێ بەهۆی لە بارچوون. هەروەها ئەو تاوانەمە بەحسی دەری خستووەکە ئەو خواردنانی کە چەوری سوود بەخشەکانیان زۆرتیایە هەم بۆ سەحەتی مناڵەکە باشە هەم بۆ سەحەتی دایکەکە باشە هەم ڕێگری ئەکا لە مناڵی ناوەختە یعنی بۆ نمونە چارەسات یاخود ماسی کە ئۆمێگا 3 زۆرتیایە ئەمانە ڕێگرێکە بێ لە مناڵی ناوەختە. بەڵێ طبعا لەلایەکەوە خۆی تەسیر لە لایەکشەوە تەسیر لەسەر وەزنی دایکەکە ئاکات چ بۆ زەخت و چ بۆ شەکرە کە ئەمەش لە دوایە هەر ئەبێ بۆ هۆی مناڵی ناوەختە. زۆر باشە هەندێک جاریانی لە زمانی ئەو خواردنەیە هەر بنێرمەوە هەندێک جار دەرمان ئەخورێت یان دەرمان بەکارهێنرێت هەندێک جار لە ژێر چاودێری پزیشکە و هەندێک جار یان لە دوور چاودێری پزیشکە ئەمە چۆن ڕۆڵە بینێت. خۆی دەرمان ئەگمە بەستە وەکو ڤیتامینات و مقەوی ڤیتامینات بیان هەر کێشەیەکی تەندروستی هەبێ دایکەکە هەندێک جار دەرمان بەکارهێن دەرمانی پزیشکی بەکارهێنێت. بەڵێ دەرمانی پزیشکی ئەگەر مەبەستت ینی ئەوانە بێت کە وەکو تۆنێک وەکو مقەوی بەکارهێنرێ ئەوە ئەبێ پزیشک بینوسێت چکە هەندێ مقەوی هەیە نابێت لە حەدی طبیعی زیاتر بخورێت چکە زەرەری هەیە بۆ جەستەی دایکەکە یاخود بۆ جەستەی مناڵەکە چکە هەندێک مقەوی ڤیتامین ئەی زۆرتیە کامە خەتەرە بۆ مناڵ یاخود ڤیتامین دی لە ڕێژەی خۆی نابێت زیاتر بخورێت یاخود حتا کالیسۆم نابێت لە ڕێژەی خۆی زیاتر بخورێ هەموو شتێک یعنی خۆی مەسەلێکی گوتێڵە هەموو ژەهرێک بکەمی دەرمانە هەموو دەرمانێکیش بە زۆری ژەهرە لەبەرەوە بەلایانی کەم ئەبێت پرس بە پزیشکێک بکات ئەنجابیان خوا. بەڵێ ئەی ئەو خانمانەی کە دووگیانیشن بەڵام حەبی خەو بەکارێنن ئەڵێ خەوم ناڕێکە ناچارم بەکاری بێنم بێڕێنمای پزیشک ئەمانە چۆنە؟ خۆی بەکارهێنانی دەرمان باش نییە بۆ دایک چکە لەسەر مناڵەکە تەسیرەکات حتا ینی خواردنی جگەرە و خواردنی مشروبات و یاخود ئەو دەرمانانەی کە علاقی لەسەر مێشکێ ئەمانە تەسیری هەیە لەسەر کۆرپەلەکە لەبەرەوە هیچ دایکێک ڕێپێدراونیە لە خۆی شتانە بخوا ئەگەر خەمی مناڵەکەی بێت کە ئەبێ خەمیشێتی بەدەێت. دکتۆرە چی هەڵەتێ گەشتنێکی لای دایکان لە کۆمەڵگەی خۆماندای خودت چه هەست و کەوتێک مامەڵەیەکی هەڵە هەیە لە لای دایکان لە کۆمەڵگەی خۆمانداکەم سەبارەت یان بەگشتی هەڵەتێ گەشتنەکە هەڵە مامەڵەکردنەکەیان لە زمانی مناڵی نابەکاما بێ.
یەکەم ینی دەیگوانە زانێت ئەگەر نەج وڵایەت مناڵی بەکامی نابێ یاخود وا ئەزانن ئەگەر باڵکەوتن و قاچیان بەرز کردەوە ئەمەواکات مناڵی نەبەکامیانە بێت بەڵێ زۆر بە پێوەستان بۆ ژنی حامیلە باش نییە چکە خوێن لە قاچەکانی کۆ بێتەوە باسانی ناگەڕێتەوە حتا ئانی کە ئیشیان هێو بەڕۆژ زۆر لەسەر کورس و مێزدا ئەنیشن ئەبێ شەوان کە ڕۆشتنەوە لە کاتی خەوا خاستن قاچیان یەک تۆز لە خوان بەرتر بگرن پشتێ بخەنە ژێر قاچیان یاخود پشتێ بخێنە بینی قاچیان ئەکیش بخەنە بنی ورجیان ئەمە واکات گەڕانەوەی خوێن بەرەو دڵ ئاسان بێ هەروەها بۆ نمونە وازانن ینی کە نابێ سواری سارە بن و نابێ بچن بۆ دەوام و داوای ئیجازە زۆر ئەکرێت لەو حاڵەتانەیە ئەمە غەڵەتە یاخود ینی دایکی ئێمە زۆر حەزی لەوەی کە مناڵی دوانەی ببێ زۆر داواکە و هیچ عیبی نیە نۆبەرێتی یە دەڵە حەبن بۆ سەباک سەر دوانم بێ دوانە لە حاڵ ینی لای ئێمە کۆپسیشک یاخود لە طبە ینی یەکێکە لە شتەخراپەکانی سپڕی چکە مناڵی نەبەکە نەزیف مناڵی خوانەخواسە مشەوە زەخت شەکرا تووشی نەزیف بوون ئەگەری بوون بە عملیات ئەمانی زیاترە خوێنمەین ئەمانی هەمووی زیاترە لەبەرەوە ینی ئەمە شتێکی غەڵەتە لای دایکە خۆی بەدەستی خۆی ئەگەر خوایەوە چار نییە بەس بەدەستی خۆی یاخود ئەوانەی کە مناڵی بەلووری دائنێن خۆی قانون نییە نابێت لە دوان زیاتر بجارڕێتەوە بۆی ترسی مناڵی سیانە نەبێت تا دوانش مشکلە نێچکە ئەوان بە هەزار حاڵتا سکێکەکەن و هیلاکێکی زۆر و مەصرفێکی زۆرەکەن تا دوان ڕێ پێدراوە بەڵام نابێت لە دوان زیاتر بجارڕێتەوە چکە دوانە چەند خەتەریاتی هەیە سیانە زۆر زیاتر و چوارش زۆر زیاتر کە ئەگەری زۆریەوە هەیە کە نەگاتە ئەنجام و لەباری چێ یاخود زۆر پێش وەخت لە دایک بن و تووشی ئاکامە خراپەکان بن. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە ڤیان سعدی پسپۆری نەخۆشیەکانی ژنان و منداڵ بوون سپاس بۆ زانیارەکان دکتۆرە سپاس بۆ تۆ دکتۆرگیان بە خێراتی سپاس بۆ جەنابی